ئەم کاتتان باش لە چەند ڕۆژی ڕابردووە لە سنووری هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و هەروەها سنووری هەردوو ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان دۆخێکی نەخوازراوە و نەجۆر و هەروەها پشێوی و ئاڵۆزیەکی زۆر مەترسیدار هاتە ئارا. ئەم دۆخە سەرەتا لە ژێر ناونیشانی خۆپیشاندانێک بۆ ناڕزایی دەربڕین لە ئەنجامی دواکەوتنی موچە هاتە ئارا، بەڵام دواتر وەک زۆربەی خۆپیشاندانەکانی تری ساڵانی ڕابردوو سەری کێشا بۆ سووتاندن و هێرشکردنە سەر بارەگا حیزبیەکان سەرەتا و پاشان لەوە مەترسیداتر ئەوە بوو کە باڵی کێشا بۆ سووتاندنی کۆمەڵێک فەرمانگەی حکومی خزمەتگوزاری گشتی، فەرمانگەی وەکو پەروەردە و پۆلیسی هاتوچۆ و شارەوانی و فەرمانگەی کارەبا و هۆڵی ڕۆشنبیری و سنتەری ڕووناکبیری، هەموو ئەمانە سووتێنران بەداخەوە و ئەرشیف و پەڕا و مافی و پێشینەی مافی یاسایی و کارگێڕی زۆر لە هاوڵاتیان لە ئەنجامی ئەو ڕووداوانە سووتان. بەڵام لە هەموو ئەوانە مەترسیداتر ئەوە بوو کە ئەمجارە هێرشەکان بۆ سەر بارەگا و فەرماگاکان چەکی زۆر مەترسیداریتیا بەکار هات، لەوانە قازیفەی ئاربیزی، هەروەها ڕوومانە، هەروەها چەکی قەناس و فتیلەی ئاگرین کە لە ئەنجامی ئەم ڕووداوانە بەداخەوە بەشێکی زۆر لەو فەرمانگانە سووتان، دواتر تاڵانیش هاتە ئارا. لە کۆتایی ئەم ڕووداوانەیە زۆر زۆر بەداخەوە کە ژمارەیەک شەهید و قوربانی لێکەوتەوە. ئەمە وێڕای ئەوەی کە ئەو چەند ڕۆژە دۆخی بازار و کار و کەسابەتی خەڵک وەستا خەڵک لە دۆخێکی دەرونی زۆر نەئارامە ژیا و پشێوی زۆر دروست بوو، وێڕای سووتانی هەموو ئەو ئەوەلیات و فایلە گرنگانەی لەو فەرمانگانەیە هەبوو. ئێمە ئەمڕۆ لە بەرنامەی ستۆدیۆ 24 شرۆڤە و گفتوگۆ لەبارەی ئەم ڕووداوانەی چەند ڕۆژی ڕابردووەکەین لەو سنوورە و بە تایبەتی هەوڵین وەڵامی کۆمەڵی پرسیاری گرنگ بدەینەوە. پرسیاری گرنگی سەرەتا ئەوەیە کە ئایا هاوڵاتیەک کە هەست بکە مافی خۆراوە، مافی زەوت کراوەیە، مافی پێشێل کراوە، گونجاوترین ڕێگا و میکانیزم چییە بیگرێتە بەر بۆ ئەوەی کە داوای ئەم مافەی خۆی بکە، و ئەگەر ئەم ڕێگە گونجاوای گرتە بەر و وەڵامی نەبوو چۆن ڕەفتار بکە. لەوانە گرنگتر ئەوەیە کە ئایا لە ڕووداوەکانی سنووری هەڵەبجە و سلێمانی و هەردوو ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان ئەم ڕووداوانە ناو ئەنرێ خۆپیشاندان، ئەگەر خۆپیشاندان و بۆچی فەرمانگاکان سووتێنران، بۆچی پێشمەرگە شەهید کرا بە فیشەکی قەناس، بۆچی فەرمانگە تاڵان کرا، بۆچی قاسە شکێنرا، بۆچی و بۆچی زۆر بۆچی بەدوایە هات کە هەموو ئەمانە وشەی خۆپیشاندان ئەخاتە بەرگومان لەناو ئەم ڕووداوانەیە. وەگەر خۆپیشاندان نییە و تێکدانە، ئەم تێکدانە چیە کردی، چ دەستێکی لە پشتە، بۆچی کراوە، بە چه ئامانج و ئازیندەیەک ئەم ئیشە کرا. ئایا ڕۆڵی میدیا لە نێو ئەم ڕووداوانەیە چی بوو، ڕۆڵی حیزبەکانی ئۆپۆزیسیۆن و پەرلەمان چی بوو، و لە هەموو ئەمانە گرنگتر ئەوەیە کە ئێمە چی بکەین، کۆمەلگەی کوردستانی بە تاکی هاوڵاتی و بە حیزبەکانی دەسەڵات و حکوومەت و حیزبەکانی ئۆپۆزیسیۆن و هەموو کەس ڕێکخراوەکان چی بکرێت بۆ ئەوەی ئەم دۆخە نەخوازراوانە و ئەم دیمەنە ناشرینانە جارێکتر لە شەقامەکانی کوردستانە دووبارە نەبێتەوە و نەیبینینەوە. با سەرەتا بەر لەوەی دەست بکەین بە گفتوگۆ لە ماوەیەکی کورتە هەندێک لە دیمەنی ئەو ڕووداوانە ببین. هادي شيوي دي اصلا هادي كيف جاي كيف جاي يا اخوان ليش داك يا اخوان يا اسلم
دووبارە سڵاو بەداخەوە بۆ بینینی ئەو دیمەنانە و هیوادارین هەرگیز لە شار و شارۆچکانی کوردستان و هەموو دنیا ئەم جۆرە دیمەنانە نبینینەوە. دکتۆر سۆران ئەگەر لە ڕێوی یاساییەوە باسێکی ڕێو شوێنی خۆپیشاندان و ماف داواکردن و چ لە بەرەی ئەو هاوڵاتیانی کە یانێ خۆپیشاندان بکەن چ لە بەرەی دەسەڵاتەوە بێ لە ڕووی یاساییەوە چۆن بەدەن ئەم شتانەوە بچێت. بەڵێ بۆ خۆی خۆپیشاندان کاک بەرەم میکانیزمێکی زۆر گرنگی زۆر کاریگەری داواکردنی ماف و وەرگرتنی ماف و دەستەبەرکردنیەتی. یعنی ئەمە میکانیزمێکی ئاشتیانەیە و میکانیزمێکی ڕەوای نێودەوڵەتیە کە لە جارنامە نێودەوڵەتیەکانە لەوانەی کە لە بنەما گشتەکانی مافی مرۆڤ لەسەر ئاستی جیهان جێگیر کراوە بڕاوەتەوە زۆربەی زۆری وڵاتانیش بە دواکەوت و پێشکەوتووە بە دیموکرات و نادیموکراتەوە ئەم مافەیان چەسپاندووە لە دەستورەکانیانە بۆ هاوڵاتیانی خۆیان. کەواتە وەکو پرەنسیپ ئەنجامدانی خۆپیشاندان و گرتنەبەری وەکو میکانیزمێکی دەستەبەرکردنی ماف و داواکردنی ماف و دەربڕێنی ناڕەزایەتی ئەمە مافێکی ڕەوایە و هیچ گرفتێکی تیانە. بەڵام پرسیارەکە ڕەنگە لێرە ئەوە بێکە بەچی ئەوترێ خۆپیشاندان و خۆپیشاندان چییەوە کەی ئەوترێ خۆپیشاندان. طبعاً ئەو مافەکە وەکوتم لەسەر ڕاستێکی جیهانی جێگیر کراوە لە جارنامەی گردوونی مافی مرۆڤ ساڵی 48 و ئەو پەیماننامە نێودەوڵەتی ساڵی 66 جێگیر کراوە بە مەرجی ئەوەی ئەڵێت کە ئەبێت بە یاسا ڕێک بخرێت. واتە خۆپیشاندان لە دوجارە وەکەر ڕێوشوێنێکی تر وەکەر مامەڵە و ڕفتارێکی دیکەی کۆمەڵایەتی پێویستی بە ڕێخستنی یاسایی هەیە. کاتێک خۆپیشاندان بە یاسا ڕێکخرا ئیدی ئەو کاتە ئەچێتە قاڵبی خۆپیشاندانەوە بە شێوە گشتەکەی. واتە لە جارنامەی گردوونی مافەکانی مرۆڤ کە ئەم مافەی چەسپاندووە بۆ هەر هاوڵاتیەک لە دنیادا ئەو کۆتوبەندەی بۆ داناوەکە ئەمە مافێکی ڕەهانیە هەر کەسێ بێوێ چۆنی بێ و کەی بێ و ئەوانە. ئەمیش لە پێناوی دەستەبەرکردنی ئامانجەکانی خۆپیشاندانەکەیەوە لەگەڵ پاراستنی سەلامەتی ئەوانەی کە خۆپیشاندانەکەن و لە پاراستنی ئەوەشی کە خۆپیشاندانی لە بەرامبەرەکرێت. بۆیە لە کوردستانیشە ئێمە لە پێش ساڵی 2010 ڕێخستنەیەکی تایبەتمان بۆ ئەنجامدانی خۆپیشاندان نەبوو. بەڵام لە ساڵی 2010 بەدوا بە گوێرەی یاسای ژمارە 11 ساڵی 2010 و پاشان هەموارکردنەکەی ساڵی 2014 خۆپیشاندان قاڵبێکی یاسایی بۆ کراوە بەبەریاوە. ئەو قاڵبەی کە بۆ خۆپیشاندان لە کوردستان داناوە ڕێوشوێنەکانی بە سوودوەرگرتن بۆ لە بنەمانێ و دەوڵەتیەکان و بە هەمان شێوە بە یاسا بەراوردکاریەکان و بە یاسای وڵاتانی پێشکەوت. کەواتە لە کوردستان ئەگەر ئێمە وردی کەینەوە وشەی خۆپیشاندانیان چالاکی خۆپیشاندان کاتێک لە ڕووی یاسایەوە پێوترێ خۆپیشاندان ئەو کاتانەی کە یەکەم ئەبێ دەستەیەکە بێ کە خۆیان بە بەڕێخەری خۆپیشاندانەکان بناسێنن و تەحملی بەرپرسیارەتی یاسایی بکەن و ئەبێ ئەمانە ناسراو بن و داواکاری پێشکەش بکەن و داواکاریەکان پەسەند بکرێ و شوێن و ڕێگە و کاتەکەیان بۆ دیاری بکرێ بۆ ئەوەی کە بتوانرێت لەلایەنی بەرامبەریش کە حکوومەت و ئیدارە و دەسەڵاتە پێویستەکە لە ماوەی ئەو 40 ساعتە وەڵامیان بداتەوە بە بەڵێیان یان بە نەخێر ئەگەر بە نەخێر بێبێ پاساوی زۆر جددی هەبێ ئەگینا دەسەڵات ناتوانێت داواکاری بۆ خۆپیشاندان ڕەت بکاتەوە. کە پەسەندیش کرا ئەبێت هێزی پۆلیسی بۆ دەستەبەر بکرێ و ئەبێ هێزی پاراستنی بۆ دەستەبەر بکرێ بۆ پاراستنی سەر و سامانی گشتی و تایبەتی و بە هەمان شێوە بۆ سەلامەتی گیانی خۆپیشاندەرانیش. و کۆتوبەندێکی تری یاسایی کە لە هەموو یاسانی و دەوڵەتیەکانە هەیە و لە یاسای ناوخۆیەکانی وڵاتانی شاهەیە ئەوەیە کە ئەبێ خۆپیشاندان ئاشتیانە بێ. ینی خۆپیشاندان کاتێک ئەبێتە میکانیزمێکی کاریگەری و ئەبێتە ماف ئەو کاتێک کە بە شێوەیەکی ئاشتیانەی دوو لە تونند و تیژی پیادە ئەکرێەوە. ئەمەش لە بڕگەستەی مادە 4 یاسای ژمارە 11 ساڵی 2010 کوردستانە جێگیر کراوە. بە هەمان شێوە نابێت بە هیچ شێوەیەک ئەو کەسانەی کە خۆپیشاندانەکەن بە یاسا قەدەغە کراوەکە چەک و هیچ مادەیەکی سووتێنەر و هیچ مادەیەکی ژەهراوی ئەوانەیان پێبێت تەنانەت ئەوانەشی کە لە حاڵەتێکی یاساییە بە گوێرەی یاسا مافی هەڵگرتنی چەکیان هەیە لە کاتی ئەنجامدان و بەشداریکردنیان لە خۆپیشاندانە ئەو مافیان لێ وەرەگرێت و لێ زەوتەکرێتەوە. کەواتە لە ڕووی لۆجیکی یاساییەوە ئەو دیمەنانە ئێمە بینیمان و ئەو ڕووداوانەی کە بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕویاندا ئەو لەو حاڵەتانەی کە سووتاندن و کە تاڵانی و کە کوشت و بڕ و کە تەقەکردن و کە سووتاندن و دەستنە پاراستن لە ماڵی گشتی و تایبەتی تیا ڕوویداوە ناچێتە چوارچێوەی لۆجیکی یاساییەوە و پێناسە یاساییەوە بۆ خۆپیشاندان بەڵکو لە بەرامبەرە ئەچێتە چوارچێوەی ئەوەی کە بە زمانی ئینگلیزی پێوترێ ڕایۆت کە بەرامبەر خۆپیشاندانی نەئاشتیانەیە ڕایۆت بۆ مانایی کە لە ڕووی شکل و شێوازە لە خۆپیشاندانەچێ
خەڵک دەنگ هەڵە بڕێ بەڵام لە بەرامبەر بە شێوازێکی نائاشتیانێ و ئەو ئیلتیزامی کە باست کرد کاک بەرەم پێویستە دەستەی ئەوانەی کە خۆپشاندان ڕێکەخەن ئەبێ داواکاریەکیان هەبێ داواکاریەکی دیاریکراویان هەبێ و پێویستە لەسەر دەسەڵات و حکومڕان و ئەوانەی کە خۆپشاندانیان لە دژەکرێ لیان وەربگرێ بە گوێرەی یاسا و پێویستە جوابیشان بدرێتەوە کە هەموو ئەمانە نەبوون کەواتە ئەچێتە دەرەوەی خۆپشاندانەوە لەبەرەوەی ئەوەی ئێمە بینیمان تونند و تیژی بەکارهات سووتاندن بەکارهات چەک بەکارهات و داواکاریش نەبوو و بە هەمان شێوەش دیاریش نەبوون کە ڕێبەران و ڕێخەرانی ئەم خۆپشاندانەکەن وە لە کۆتاییە ئەچێتە دەرەوەی چوارچێوەی لۆجیکی یاساش. کاک ڕێباس ئەمەی ڕوویدا چیناوەنەی چۆنە دیمەنەکانە خوێنیتەوە و بۆ گەیشتە ئەم ڕۆژە. سەرەتا خۆشبەختانە ئەمە شێوی و ئالۆزیە کۆتایی هاتووە ئەمەش بە فەزلی خوای گەورە و سەرکەوتنی ئیرادەی میلەتی ئێمە و بە توانا و ئەو لەخۆ بردووانەی کە جیازی ئەمنی توانیان کە جارێکی تر مۆزوعەکە کۆنتڕۆل بکرێ و بەداخەوە بۆ هۆی سەبەبی خوێن ڕشتن ئینسان وەکو هەرتاچێکی ئەم وڵاتە وەک هەموو هاوڵاتیەک ئەسەفە چێشی بۆ خوێن ڕشتنی ئەم گەنجانە و هەروەها بۆ زەرەر و زیانی مالیش بە خەڵک چونکە زەرەر و زیانی ماڵی زۆریش بە خەڵک و بەر موئەسەساتی حکوومەت و بەر بارەگا حیزبیەکان کەوت کە ئەمانش وەزیفەی ئەساسی پارێزگاریکردنەکەی لە دەست جیهازی ئەمنی و پارێزگاری ئەم شوێنانێ. من ئەمەوێ هەندێک بگەڕێنەوە سەر قانون ئەوانەی کاک دکتۆر سۆران باسی کرد. قانون بە شێوە گشتیەکەی ئێمە ئەتوانین لەو ڕووداوانە بە دوو وەڵام وەڵامێک هەیە وەڵامی منطقە لۆژیکە ئینسان ئەتوانی لە چەند لاوە سەیری کاوە دیمەنەکان یا حکومدانی یا تەقدیر مووقفی منطقانە بکە. وەڵامێکی تریش هەیە کە لەگەر بای سۆسیال میدیا و گەنجی سەر پشتی کۆمپیوتەر و شتی ناویژدانانە کە جۆرێکە لە نەخۆشی سایکۆلۆژی تۆ وڵاتەکەت لە بەرچاو بەم شێوازە ڕەش بکرێ ناشیرن بکرێ هەموو شتێک هەر خۆشحاڵی دەربڕی ئەم دوو وەڵامە هەیە. ئێمە حتمما ئەم مەجلیسە ئەم دانیشتنە لە بواری لۆژیک و منطقە قساکەین. ئەمەی کاک دکتۆر سۆران باسی کرد لە قانونی ژمارە 11 لە پەرلەمانی کوردستانە ڕێکخراوە و لە وەقاعی کوردستان بڵاو کراوەتەوە بەڵام ئەمینێ تا چەند خەڵک پابندیتی. قانون وەکو حاکم و محکومیەتە تەنزیمی عیلاقاتی هاوڵاتی کردووە لە ڕووی ئیجتیماعی لە ڕووی ئیداری لە ڕووی ئابووری لە ئەرکوماف هەردوو شێوەکەی مقارنە بکەین. یعنی خۆپیشاندانیش هەمان شتە. مەبدەئی تر ئەوەیە لا سوڵتان عەلە القەضاء وایە یعنی ئێمە هیچ کەسێک لە قەزاء گەورەتر نییە. بەڵام ئێمە ئایا لە وڵاتی ئێمەدا ئێمە یاسامان زۆرە بەڵام ڕەنگە کەمی ئەو یاسایانە جێبەجێ کرابیت. لەسەر پرسیارەکەی جەنابەت کە بۆ گەیشتە ئەم دۆخە بۆ های لێ هات بەڕای من یەکێک لە هەرە خاڵە جەوهەریەکان نەمانی متمانەی هاوڵاتی لەگەر حکوومەتە. ئەمەش ئەسبابی زۆرە ئەتوانین خاڵبەندی کەین لە چەند شتێکە. ئەمە ئەسبابی ڕەنگە ڕاگەیان دنێکی خراپ هەبێ بەداخەوە کە ئینسان لە زمنی هەڵسەنگاندن و لە زمنی ئەوەی ئێمە لە شۆڕشەکانی کوردستانیشا هەمومان قوربانیماندا لە پێناوی ئازادی و ڕادەربڕینی ئازادی. بەڵام بەو مەرحەلەی ئێستای ئێمە تێداینا بەم وتارانە بەم پەخشانە بەم دیمەنە تونند و تیژیانە جۆرێکە لە هاندان. جانی بێکی تر مەسائلی ئابووریە. خەڵکی ئێمە وەکو ئێستا ئێمە هەمومان ئەگەر قسەی لەسەر بکەین تێکەڵاویەکی زۆر هەیە تۆ ئاسان نییە تۆ بتوانی ئەم شتانە تەسنیف بکەین. خەڵک برسیە خەڵک بێموچەیە خەڵک نەحەقی لە ئیدارات ئەبینی لە مەحەلی لە سلێمانیا لە هەولێرە لە دهۆکە لە هەر شوێنێک حەقی خۆیەتی گلەی و گازاندە بکە. جانیبی برسی بوونەکەی پێم وابی میلەتی ئێمە ئەوەندە بێ ئیرادە و بۆ بێ ئەوە نییە تەحملی برسیەتەکە نەکە بەڵام تەحملی ناحەقی و ناعەدالەتی و خراپەکاری ناکە. بۆیە یەکێک لە شتەکانی بۆتە سەبەب بۆ ئەوەی خەڵکەکە ملزەم نەبێ بە قانون ئیلتیزام نەکا بە قانون ئەم ناحەقی و ناعەدالەتیانەیە. دەبێ ئێمە احتراف بکەین کە ئێمە
ڕەنگە نەمانتوانی بی لە ماوەی حکومڕانی خۆمان لە هەرێمی کوردستانە ئیدارەیەکی موفق بین. مەسەلەن من نەتوانم هەندێک نمونە باس بکەم لەوانە. چێباری ئەم حکوومەتەی ئێستای گران کردووە. غێر کابینە یەکەممان هەیە، دووەممان هەیە، سێمان هەیە، چارەممان هەیە، پێنجەمان هەیە، شەشەممان هەیە. وایە ئەگە تۆ وەکو باسمان کرد بە منطق سەیری قەزێکەکەی، منطقەکانیش لەگەر منطقەی تر فەرقی هەیە. تۆ ئەگەر هەولێر وەکو ئێمە لە پارێزگای هەولێری نەگە سەیریکەی، ناوچەی بەڕانەتی و ناوچەی سوورچایەتی فەرقی هەیە لەگەر دەشتی کۆیە، فەرقی هەیە لەگەر منطقەی خۆشناوەتی، فەرقی هەیە لەگەر منطقەی باڵەکایەتی. هەندێک منطقە غوبنی زیاترە، یعنی لە ڕژێمی ڕابردوو تەسعیەی زۆرتری داوە، قوربانی زۆر مەناطقی شۆڕش و حرەکەی کوردستان بوونە. ئەگە سەیرکەی گەرمیانیش بەم شێوەیە، سەیری گەرمیانەکەیت، سەیری کفری و کەلار و ئەم دەوروبەرەکەی ئەنفالی بەسەردا هاتووە، ماڵوێرانی زۆری بینیوە، سەیرەکەی ئەم خەدەمات و خزمەت گوزاریانەی کە وەزیفەی ئەساسی حکوومەتی هەرێمی کوردستانە وەکو پێویستیە بووە. ئەگەر ئێمە هەمومان بچین لە بە درێژایی ئەم ساڵە هەڵەیەک هەبووەکە زۆرتر تەرکیزی ئاوەدانکاری ئەوانە لەسەر سنتەری شارە گەورەکان بوو. بەداخواندێک شار و شارۆچکە هەیە فەرامۆش کراون فرامۆش کرا ئەوانەش کاگڕێباز لەگەڵ کاگازادیش کاگازاد زۆر باز لە ینی دەستی تۆمەت بۆ میدیاش درێژەکرێت لەم ڕووداوانەکە هەندێک جار هاندانی زۆر تەحریزیان هەیە بۆ تونند و تیژی، هەندێک جار سوکایەتی و بەکەمزانی کوردستان وەکو مێژوو، وەکو کولتور، وەکو زمان، وەکو تاریخ، وەکو هەر شتێک. ینی هەموو ئەمانە هەتا ئەڵێن بەشێک لە تووڕەبوونی خەڵک هۆکارەکەی دنەدانی هەندێک لە میدیا، هەموو میدیایەک ناتەمەن. سپاس، خۆشحاڵم تەمەن یەکەم جارە لە بەرنامەتان بەشدار دەبم. لە ڕاستیدەوەکو دکتۆریش باسی کرد کە لە جامنامەی مافی مرۆڤ کاتێککە باسی دەوری پیشاندان کراوە هەمان شت لە ئارتیکل 19 لە مادەی 19 مێدیاش دەوری مێدیاش پیشانداوە. لە ساڵانی ڕابردوو بێگومان ئەم سیناریۆیە چەند جار دووبارە بوو، جاری یەکەم نییە. ڕەنگ بێ هەندێک کاراکتەری ناکوردستانی لە ناو ئەم پیشاندانەی ئەم جارە هەبن. بەڵام هەموو جارێ هەمان قسەکان دەکەینەوە و ڕەنگی هەموو جارش ئۆباڵێک زۆر بخینە سەر ئەستۆی مێدیا و ئەوەش لە خۆڕانیە. بێگومان مێدیا لە باگراوەندی سیاسی زوتۆن سیاسی خۆی کوردستان ڕۆڵێکی دیاری هەبوو، هەوە هەم مێدیا بە خۆی تەواوکەری هەموو پرۆسەکانە و من مەبەستمەوە بڵێم خۆپیشاندان بەبێ مێدیا ناتوانێت کارەکانی خۆی بکە. لە ڕابردوودا بەداخەوە لە ساڵانی ڕابردوو حزبە سیاسەکان بە تابەتی ئەوانەی کە لە دەسەڵات نین ئەجێندەی سیاسی خۆیان قسە ناو سەبەتەی مێدیا وەندی حزب هەن ئەگەر مێدیان لێبسەنیەوە ئەستن شتێک نامێنێ بە ناوی حزب. لە کاتی مناقشەکردنی یاسای ژمارە 35 بەداخەوە ئێمە وەکو سەندیکە زۆر هەوڵماندا لە مجامەلەکردنی هەندێک شت لە سەحسابی ئاراستەی پیشەیانەی مێدیا نەبێت لە کوردستانە. بنمونە هەر لە مادە نۆی یاسای ژمارە 35 کەم لە یەک دەزانن بەڵێنامە شەڕەفی کاری پیشەی ڕۆژنامە نووسیکە لە ساڵی 54 IFG مناقشە کرد کە لە ئەساسدا ئەم میساقە بە خۆی کارێکی نائلزامیە واتە معنەویە وەسایقی معنەویە، بەڵام قانونی ژمارە 35 لە مادە نۆی کورد سفەتی ئیلزامی داوەتێ قوەیت بۆ داناوە. بەشێک لە میساقی شەرەفی میهنەکاری ڕۆژنامە نووسی دنیا دەڵێ نابێ مێدیاکاران ببنە هۆی تێکدانی ئاشتەوایی کۆمەڵایەتی. بەداخەوە مێدیا لە کوردستان لە ساڵانی ڕابردوو درێژکراوەی پرۆژەی سیاسی بوو و ئەو مێدیانە لە ئەسڵدا بەوە دروستە بوون کە ببن بە وەفایەک وەڕێخستنی مێدیا. ئێمە هەر هەوڵێکی داومانە لە سەندیکە لە کاتی کە ساڵی 2007 یاسای ژمارە 35 من ساڵی 2020 چەند ڕۆژێتکە 21 هەر هەوڵێکی دامانە دوو گفتی سەرچیمانەیە لە کوردستان. یەک شتێکە لە قانون پێدا ڕادع نەبوونی ڕادع واتە تۆ یاسای ژمارە 35 هاتووە هەموو خێم و
پرانسیپەکانی ئازادی مێدیا ڕقسووە ئەو جملەی ئوستاز کاکرێباز استەباسی کرد القضاء مستقل لا سلطان عليه هەمان بە ڕکامە ئەسڵدا مادێکی وەکو دەڵێن لە بحێکی دەستوریە نووسراوە الصحافة مستقلة لا سلطان عليها غير القانون لە یاسای ژمارە 35 هەموو ئەو مەبدەعانە دروکراون بەڵام بەبێ ئەوەی ڕادع هەبێ یعنی دیقەت بدە لە کوردستانە ئێمە لە ساڵی 2016ەوە لەبەرەوەی سوشیال مێدیا خەتەترین مۆزوعە ومشرع وەکو دڵێن یعنی وەکو دڵێن داوای لێبردنەوە مستەڵح بەکاردێن بەرەلای کردو هیچ تەقیچ قانون نییە ئێمە داوامان لە ئێستا لە کوردستان هیچ یاسایەک نییە بۆ نمونە مناڵێک لێرە دایرە ئەبات یەکێک پێ لە دەست خۆش تەسویرێک کاشتێکی باشە و ئەمە هەر تەعدایە لە مافی مناڵەکە لە کوردستان لێرە قسەکەمتەوە کەم کار بەرە ئێمە هەستاین وەکو سەردیکە داوامان لە ئەنجومەنی شورا کرد گوتمان پیاسە لە سیاسە ژمارە 35 کە وەزارەتی ڕۆشنبیری بە پێی بڕیاری سپێس لەگەڵ تەحەفوزمان بە بڕیارەکان رادیۆ تەلەڤیزیۆن ڕێخستووە و یاسای ژمارە 35 سەحەفەی کتابی مەکتوبی لە سەندیکا ڕێخستووە گوتمان لە قیاسەن سەبقان نفرمن یا پێرزەکانیش بخەن لە سەندیکا بە فتوایەک کە پێدەنە ڕاددەربەرین ئەنجومەنی شورا لە ساڵی 2016ەوە سەندیکای ڕاپستووە ڕاستپاردووە تا ئەو ڕۆژێ پەرلەمانی کوردستان پرۆژەیە سایەک بۆ معالجەکردنی مەوزوعە ئیعداد دەکا ئێمە لەو وەختەوە تا ئێستا ئەم پەیجانەی ئەلکترۆنیکە سفەتی هەواڵ و زانیاری تۆماری دەکەین بەداخەوە هەموو ئەوانەی ئیدیعای شەفافیەت و ئازادی بڕا دەکەن تا ئێستا ئامادە نەبوون لە سەدیکا پێجەکانیان تۆمار بکەن لەبەر ئەوەی چونکە ئێمە هەندێ مەسلە شەفافەتی دارایی و مەسلەی بوونی دایک و باوکی پێرزەکان ئاشکرا دەکەین نیانویستەوە هەبێ ئێمە دەست خۆش دۆستەکەم دوای ئەو بابەتە تاوکەیت و باسی ئەوەی پارەم کاتەوە بزانام خەریکی دامەزراندنی بە ئەنجومەنی حەزەکەم دواتر بینە سەری من تێبینی خۆم لەسەر ئەوەی کە ڕوویدا ئەوەی کە بینیمان ئێمە لە ڕێی میدیا و سۆشیال میدیا و دیمەنەکانمان بینی هەتاوەی کە ئێستا لەم بەرنامێشە بینیمان ئەوەی کە بینیمان من بۆ خۆم ئەتوانم ناوی بنێم فەوزا ینی بە عەرەبیەکەی پێڵم فەوزا و ڕەنگە بە کوردی پشێوی بێ ئاڵۆزینانەوە بێ ئەمە ینی ناچێتە وەکو دکتۆر سۆرانی ژووتی ناچێتە چوارچێوەی پێناسەی خۆپیشاندانەوە لە هیچ ڕوویەکەوە ئەوانی کە کرا بەڵام کێشەیەکی زۆر گەورە هەیە چەند خۆپیشاندانێکم من هەزمە ماکەم دووشت تێکەڵ بووە خۆپیشاندان کڕۆکەکەی داواکاریە تۆ داواکاریە کردێ و ئەمە شتێکی ڕێز لێ گیراوە بەو ڕێوشێنانی کە بۆ دیاری کراوە توانی داواکەیت و مەفروزە دەسەڵاتیش وەکو ئەو شێوە مەدەنیانەی خۆی ئەو بەو شێوە یاسایە وەڵامت باتەوە ئەمەیان داواکاری پێڵن بەڵام ئەوی تر با بڵین هەوڵی ڕووخاندن ئەم دروشمی ڕووخاندنە بەڕاستی بۆ دۆخێکی بکوی ئێستای کوردستان واز لە ڕووی سیاسیەکەی بێنەکە مە هەرێمی نوێشتا دەوڵەت و ئەواننی بەڵام بەخۆی بەمانە ئەم حیزبانێک ئێستا لە دەسەڵاتان بە پرۆسەیەکی دیموکراسی هاتوون باڵبژاردن هاتوون چێ کورسی هێنا و دۆخەکەمان هەمووی لە بیرە حیزبێک یەکەمە بێ و ئەیباتەوە داوا لە حیزبەکانی ترەکە بەشدار بن و ئەم شتانە بۆی بەشێک خۆیان ئۆپۆزیسیۆن هەڵەبژێرن و بەڵام ئەنجامەکان هەموو ڕازین بە ئەنجامی هەڵبژاردنەکان بۆیە ئەم دروشمی ڕووخانە ئەوەی ئێستا بەشێک لە حیزب ئۆپۆزیسیۆنەکانی کەن ئەمە هەوڵی ڕووخان ئەمە داواکاری نیە هەمیشە سواری شەپۆلی خۆپیشاندەرە جارێ پێش هەموو شت مافی خۆپیشاندەرەکە پێشێلەکەن پێش هەموو کەس چکە داواکەی ئەو ئەخەنە ژێر پێوە و داوا سیاسی و مەطلبە سیاسەکانی خۆیان سەرەخەن ئیتر ئاماژە سیاسەکانی خۆیان نەخەنە ناو خۆپیشاندانەکان ئەمە هەوڵی ڕووخانە ئەمەی کە هەندێک لە قەوساڵن بە ناو میدیاکار و ڕۆشنبیر لە ڕێو خیتاب و لێدوان و نووسینەکانیانەوەڵێن با حکومت بڕوخێ و ئەم نیزامە تەفروت و نابێ و هەرێمی کوردستان هەڵوەشێتەوە و ئەم قوارێن نەمێنێ و تەسلیمی بەغدابینەوە ئەمە هەوڵی ڕووخانە ئەمەی بەداخەوە ئەو گروپە پەرلەمانتارە کوردایی کەم من خۆم پێیانەڵێم کوردستان فرۆش ئەمانەی ئەوەی لە بەغدا دژایەتی هەرێمی کوردستانەکەن ئەمە هەوڵی ڕووخان و نەهێشتن و لە بینبردنی قواری هەرێمی کوردستان ئەو قوارەی کە کاگرێباز باسی کرد کە بە درێژای چەندین ساڵ چەندین قوربانی بۆ درراوە بێگومان داواکاری ڕێزی لێگیراوە بەڵام هەوڵی ڕووخاندن کاردانەوەی هەیە ئەوەی کە لە دەسەڵاتە ئەوەی کە بەم ئەزمونەوە ماندوو بووە
ناچارە بەرگری لە خۆی بکە ئەمە یا ئەمەی پەکەکایکە ئەمەی پارتی کرێکارانی کوردستانێکە کە چەند ڕۆژێکە لە میدیاکانەوە کۆمەڵێ بەڵگە بڵاو بێتەوە کە دەستی هەیە لەو پشێوی و تێکدانە ئەوەی پارتی کرێکارانی کوردستانێکە گۆڕەپانی خەباتی ڕاستەقینی خۆی بەجێشتووە ڕووی لولەی چەکەکانی ڕووی کردوتە هەرێمی کوردستان هەر ماوە ناماوەیە کۆمەڵە تەپۆڵکە و گردێتە پێشەوە چۆتە ناو شارەکانی کوردستان و ڕێخستنەوە بەڕاستی مناڵ و هەرزەکاری ئەوامە بەپێی راپۆرتە نێودەوڵەتیەکانم قسەیەکەم مناڵ و هەرزەکاری ئەم شارانەی باشووری کوردستان لە خشتابات و بۆ کاری سەربازی بەکاریانێنێ کامە لە ڕووی یاسای نێودەوڵەتیشەوە قەدەغێ هەروەها گۆمرگ و سەراناسێنێ ئەمە زایدنەوەی کە کۆمەڵێک ناوچەی زۆر گرنگی گەشتیاری و کشت و کاڵی لە هەرێمی کوردستان ژیانی تیانەمەوە بەهۆی بردمانی فڕۆکانی تورکیا و بەبەردەوامیش پاکەکەیە پاساوەیە بە تورکیا کە هەم دەستدرێژی بکات داگیرکاری بکە و بردمانیش بکە ئەمانە هەوڵی ڕوخانە بۆیە گرنگە هاوڵاتی بەڕای من کاچێتە خۆپیشاندانەوە یاخود داوای مافی خۆیەکە هەر کەسێک لە ئێمە ڕەنگە ڕۆژێک ڕۆژان مافمە پێشێ بکرێت داوا بکەین گرنگە بەوریایی لە نێوان داواکردنی خواستەکەی خۆت بەجێگی کرایەوە پێی ئەو ڕێوشێن یاسایی دکتۆر سۆران باسی کرد زۆر گرنگە بەوریایی ئەمە بکەیت و ئاگاد لەوە بێت کە خەڵکێک بەسەر سەر و بەسەر تەرمی تۆیان نەچێت ئامانجە سیاسیەکانی خۆی بەدی بێنێ و گرنگیشە بەڕاستی دەسەڵاتیش ڕێز لەم حکوومەت و دەسەڵاتیش ڕێز لە ڕێوشێنی ئاشتیانە بۆ خۆپیشاندان بگرن ئەگەر خەڵکانێک بە مەدەنیانە و بە جوانی هاتنە سەر شەقام و داواکاری خۆیان و بە مۆڵات هاتنە سەر شەقام گرنگە لە ماوەی زۆر قیاسی و کەمە وەڵامی ئەو خەڵکە بداتەوە. خۆی کاک بەرم ئەوەی کە ئێوە هەمووتان فەرمووتان دروستە و پێویستە ئێمە هێڵێک کێشی لە بینی دوو بیرۆکەیەکە ئێمە مناقەشەیەکە یەکێکیان خۆپیشاندانی ئاشتیانەی ڕەوایە کە خەڵکی ئێمە ناحەقی نییە هەموو چین و توێژەکان ئێمە وڵاتە ئێستا لە قەیرانان و چینی فەرمانبەران مافی خۆیانە کە هەم بە شێوازی ئاشتیانە داوای مافی خۆیان بکەن و پێم وانییە ئەلێمەدا ڕێگیریەکە بێەوە بەعکسەوە ئەو کۆمەڵگە زیندوانەی ئەو کۆمەڵگە باشانەی کە پێشکەوتون یەکێک لە فاکتەرەکانی پێشکەوتن ئەوە بووە کە خەڵکەکەی وەعیان هەبووە و گەشتونەتە ئاستێک لە تێگەیشتنی ئەو تۆکە پێداگر و مکوڕ بوون لەسەر مافەکانی خۆیان و بێدەنگیان لێ نەکردووە و توانیوانە دەنگ و سکاڵا و ناڕەزایەتی خۆیان بگەێنن و ئەو ڕێکارانەش کە دیاری کراوە ئەوەیە کە تۆ ئەبێ بۆ نمونە مەسەلەن داواکاریەک ئەدەی بەلایەنی پەیوەندیدار کە تۆ خۆپیشاندانی لە دژەکەی و پێی ئەڵێ من بۆ نمونە هەتا 72 سەعات ئەوەستم داوای وەڵامەکەم ئێکە ئەمە ڕووی نەدا بەڕاستی کە ئەگۆڕدرێەوە کە توندوتیژی تێکەڵەکرێ بە تەسەوری من مەترسیەکە ئەلێرایە کە ئەمە هەمیشە هەوڵێکی دژ بە خۆپیشاندانی ئەسڵەیە یعنی ئەمە هەوڵێکە کە بۆ ناشرینکردنی وشەی خۆپیشاندان هەوڵێکە بۆ بڵاوکردنەوەی ترس و تۆقااندن لە وشە و لە چالاکی خۆپیشاندان وەکو مافێکی ڕەوا و مەدەنی و دیموکراسی وەکو باسم کرد بەڵام ئەمە لە کوردستانە ئێمە ئەزمونێکمان هەیە لە ساڵی 2010 بەدواوە ئیتر ئەمە ناوە لە کوردستانە ڕۆدا هەر کاتێکە بە ئەزمموی لە 2010 بەدوا بە ئەزمموی 10 ساڵی ڕابردوو هەر کاتێکە جۆرێک لە هەوڵی لێک نزیک بوونەوە و تەبایی و کۆکی هێز سیاسەکانی کوردستان هەبوو بێ لە بەرامبەر شەپۆلێکی دیکەی هاوشێوە ئاوا هاوتەری ڕوویداوە ئەمە من پێمانە سوتفە بوو بێ ڕوویدابێ ئەمە یەک و ئێمە بینیمان پێش ئەو ڕووداوانە هەوڵێکی لێک نزیک بوونەوە و جموجۆڵێکی هاوبەشی سیاسی هەبوو لە نێوان حەزبە سەرەکیەکانی کوردستانە بۆی بە جۆرێک لە جۆرەکان ئەجندا و خیتابی خۆیان ڕێکخەنوانە و بە هەمان شێوەش حاڵەتی دووەمیش ئەوەیە کە هەچ کاتێک کە ناڕەزاییەکی ئاشتیانە و مەدەنیانە هەبوو بێ یەکسەر سەری کێشاوە بۆ توندوتیژی یەکسەر سەری کێشاوە بۆ ئەوەی کە بینیمان بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردووە ده هاوڵاتی ئەم وڵاتە بوونەتە قوربانی بەداخەوە کە بەداخەوە بۆ ئامانجێکی کە هیچی نەپێکە یعنی ئێمە ئەبێ میلەتێک بینەبێ وەعیمان گەشت بێتەوە ئاستەی کە ئەمە ئەزمونێکە دووبارەمان کردوێتەوە ئەمە جاری یەکەم نییە لە ئێمە ڕووەداکە بەهۆی توندوتیژی و بەهۆی بەکارێنانی توندوتیژیەوە خەڵکی ئەم وڵاتە لە ناوەچن یان بۆ نمونە مەسەلەن لە شارە زورا بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی شارە زور سووتێنراوە کە 1912 مامۆستای هەیە هەرچی دۆستەی ئەو مامۆستایانە هەیە سووتێنراوە کۆتایی پێهێنراوە لە گەرمیان بە هەمان شێوە دۆستەی شۆفێران و کارەبا و چوزانم شارەوانی هەموو ئەوانە ئەمە سوودەکەی چوەتە باخەڵی کێوە مەسەلەن و ئەمە
لە کەیە لە ڕابردووە بۆتە ئەزمونە کە ئێمە سوودمان لێ وەرگرت بێ و مافمان پێ بەدەستێ نابێ هەتاوەکو ئێستا دووبارەیکەینەوە بە پێچوانەوە ئێمە گەر تەماشای وڵاتانیش بکەین و خۆمانی پێ بەراورد بکەین دروستە من ناڵم کەم تەرخەمیمان نەبووە بەڵێ کەم تەرخەمیمان هەبووە و فاکتەرە هەرە سەرەکیەکانیش ئەگەر وردیکەینەوە ئەوەیە ئەو ینی کەڵەکەبوونی ئەو کەم تەرخەمیانەیە کە لە 30 ساڵی ڕابردووە خۆمان هەمان بووە ئەو عیب و عار و کەلێنانەی کە لە 30 ساڵی ڕابردووە ئێمە لە ئیدارەدان و لە چۆنەتی حکومڕانی و لە ئیدارەدانی سیاسەتی دارایی و سیاسەتی حکومڕانی و جۆری پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان هەموو ئەوانەوەکو کاگڕێبازی شتی کەڵەکە بوون بەڵام لە بەرامبەریشا ئێمە ئەوەیە کە ئێمە دووچاری سیاسەتێکی پۆپۆلیستی زۆر مەترسیدار بووین لە 10 ساڵاتی ڕابردووەکە پۆپۆلیزم لە هەر وڵاتێکی دابێ پەتای پۆپۆلیستی لە هەر وڵاتێکی دابێ بە دەردی ئێمەی بردووە یعنی هەر ئێمە نین بەتەنیا بۆ نمونە مەسەلەن ئێمە بینیمان ماوەکانی ڕابردوو لە مانگی 6 ڕابردووە ڕەشپێستێکی ئەمریکی بەدەستی پۆلیس کوژرا سەرنجام ئەمە ناڕەزایی ئاشتیانەی لێکەوتەوە بەڵام سەریشی کێشا بۆ بکوژی و بۆ تاڵانی ئەوانە لە ئەنجامی مەسەلەن 611 کەس دەستگیر کراون و سزا دراون لە تەوژمی هێلک زەردەکانی فەڕەنسایە 411 کەس لەوێش دەستگیر کراون 68یان خەڵکە گیرا یەک نمونە هەیە کاک بەرەم حەزەکەم بەس ئاخر نمونەیە حەزەکەم باسی کەم لە ساڵی 2011 حاڵەتێکی وەکوم شێوەیە لە لەندەن ڕوویداوە پێوترێت لەندەن ڕایە زۆر مەشهورە لەوێدا 1062 کەس دەستگیر کراون 162یان هێشتا ئازاد نەکراون بەمانای ئەوەی 162 کەس سزاکەی بەهۆی ئەنجامدانی قۆستنەوەی خۆپیشاندان بۆ کاری ئاژاوەگەڕی لە 10 ساڵ زیندانی زیاتر بوو 2011 کە حەفتەی شوبات ڕوویدا و خوێنێکی زۆریشی تیا ڕێژرا هیچ بەشێکی زۆری ئەم کێشانێکی ئێستا هەن ئەو وەختە نەبوون کاک ڕێباز باسی دەستی تێکدەر و دەستی دەرەکی و دەست لە پشتە و لەناو ئەم خۆپیشاندانە ناکرێ ئەمە تا چەند ئەم گومانە لە جێی خۆیەتی وەڵایی پرسیارەکە وەکو باسی مەبدەئیەن باسی لۆژیک و باشی نەخۆشی سایکۆلۆژیمان ئێمە حتمما لەوەی یەکەمە وەڵامە دەینەوە کە مانتەقە برأي من لسر مبدئي كلكم راعي وكلكم مسؤول عن رعيته أما برلوي إما خلق شي برانبر خومان ختابار بكين إما خومان بخد يعني خومان مسؤولياتك هالجرين أما دسي درجي لشيء ليتجوري قلت درز النبي غير شوي نقدر يتجوري كفراخة أولا تقدير موقفي منطقة جغرافيا كيف كاين كأمهز درجياني ناموزاز لە هەرێمی کوردستانە کارەکەن و حرمەتی خەڵکی کوردستان ئەوە لە ناگرن لەبەرەوەی ئەم حکوومەتە هەڵبژێردراوی خەڵکە و بە دەنجی خەڵک هاتووە بە ئینقلاب نەهاتووە ئەوان تاوان هیچ حرمەتێکی ئەم حکوومەتە ناگرن و هەرچی لە دەستیان بێ لە خراپەکاری و شتی خراپ دەیکەن بەرامبەرمان بەڵام ئێمە باسەرەتا خۆمان مەسئولیەتەکە هەرگرین کە ئێمە لە وەزیفەی ئەساسی خۆماندا شانمان شل کردووە بۆ هەندێک کەس کە بێ لە فەراغی تەنزیمیە گەنجی ئێمە تەنزیمکە گەنجی ئێمە بەکاربێنێ بەڕاستی بەداخەوە بۆ زۆرێک لە بەرپرسانی هەرێمی کوردستان کە تا ئەم لە عزەیەش لەسەر خاڵی هاوبەشی نێوان هەمومان کە بەرژەوەندی گشتی وڵاتەکەمانە کە ئاسایشی نەتەوەیمان پێوەبەندە ناتفاق و ناکۆکرد بۆی ئەم دەستە دەرەچیانە کە دێنە ناو ئەم بابەتە هیچ ڕەحمێکیان بۆ دام و دەستگاکانی حکوومەتی تۆ نییە و هەڵ هەولی خراپەکاریدان و لە هەولی ڕوخانی شدان بۆ تۆ دێلی خەڵکی تۆ ئیستیغلال بکرێ و بەکاربێنێ هەمان ئەو کەرستانەی بەردەستی خۆ و چ لە ئامەد خەڵکی نەهێناوە لە نسێبینیش نەیهێناوە لەکوێ هێناوێتی ناو شار و شارۆچکانی هەرێمی کوردستان هێنێتی ئەگەر لە دهۆک وا بکە لە ئامێدی هێناوێتی لە دەرگار عەجەم هێناوێتی لە زاخۆ هێناوێتی ئەگەر لە ڕاپەڕینیش بیکە لە ئیدارەی ڕاپەڕین بە تەکید لە پشدەر و ڕانیە و قەڵەجێ ناوێتی بۆیە فەراغێکەیە بەداخەوە من لەم مینبەرش باسی یەکەم کە پێویستە لە زووترین کاتە ئەم فەراغانە ببڕێ ڕێگایان چیتر پێ نەدرێ شانیان بۆ شل نەکرێ ئێمە زیانی زۆر گەورەمان کرد بەرامبەریان و ئەگەر ئەو قسانەی بەڕێز ئەتاسەراوی کردی بە تایبەتی لە بابەتی پەکەکە ینی تا چەند لە ناو ڕووداوەکانە بوو و بە ئاشکرە ناوی پەکەکەی هێنا تا چەند لە ڕاستیەوە نزیکە
وەڵاهی لەسەر پەکەکە ڕەنگە تۆ ئیعلام و بینەرانیش ڕێی من بزانن چۆنە بەس ئەوەی کاک عەتا باسی کرد دیارە ئەو بەڵگە و شتی پێ من بەڵگە و شتم ناو ڕووداوەکانەوە دیارە لە ناو ڕووداوەکانەوە قسەی کردیا بەڵام وجودەکە هەیە یعنی خۆ ناکرێ بشاردرێتەوە وجودەکە هەیە و ئەوەی پێویستە لەسەر ئەمە ڕۆیشت پێویستە ئێمە دەرس وەرگرین لە ڕابردوو و بۆ داهاتوو هەوڵ بدرێ ئەم شێوازە یا ئەم دەستخستنە ناوە ئەزعف الئیمان قەتع بکرێتی تر نەبێتە مای ئەوەی بێن بە گەنجی وڵاتەکەت بە منداڵە شەهید و تێکۆشەرەکانی خۆت برێنە حکوومەتەکەت ئێرحەل ئێرحەل ئەی بەدیلەکەی چییە؟ بزانین اینجا بۆیە یعنی لەسەر ئەمە زۆر شتی تر هەیە من ئەمەوێ هەندێک بە وردیتر باسی ئەوە بکەم جگە لە دەستە دەرەچێکە ناوخۆیەکەی خۆمان ئێمە ئەموو لامان اتفاقێکی سیاسیمان هەیە شێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان زوتنەوەی گۆڕان بەڕای من ئەم ڕێککەوتنانە وەکو چۆن دوو کەس لە ڕووی قانونیەوە عەقدێکەکەن و العقد شریعة المتعاقدين ئەبێت تۆ پابند بی بە عەقدەکەت بەڕای من ئەو ڕێککەوتنامە احترامی زۆرم بۆ ئەو برایانە و لەگەر هەموو ئەم خەڵکە بە ئەزمون و تێکۆشەرانەی ناوڕێزی کوردایەتی بەڵام ئەو ڕێککەوتنامانە ئێمە زۆر وازع نییە نیشتی زۆر مەتاتی تێدایە یعنی بە وردی نەچوونە سەری کە ئێمە خاڵی مشتەرەکمان پارێزگاری کردن بێ لە سەروەریەکانی هەرێمی کوردستان پارێزگاریکردن بێ لە قوارەی هەرێمی کوردستان بەسکەم لەو ڕێککەوتنامانەیە ئەو ڕێککەوتنامەی لە بینی هێزە سیاسەکان پێگەیاندی بۆی ئێماگە سەیری ئەم ڕێککەوتنامانەش بکەین ئێستا سەیرێکەکەی بە زۆر بە وازعی دووفاقی سیاسی تێدا دەبینی بەسەڕەحەتەن یعنی دوو ڕووی تیا دەبین نیفاقی سیاسی تێدا دەبینی پێویستە لەسەر هەمومان حکوومەتی هەرێمی کوردستانە دەستکەوتی خەباتیمان دیبوون و خۆی ڕشنی خەڵکە ئەوەندەشمان گوتیتەوە ڕەنگە ڕەزامان گران ببێت لایانی کەم لەسەر ئەوە هاوبەش بین کە ئێمە هەڕەشە بۆ سەر ئێمە چییە؟ هەڕەشەکە مشتەحدیدی لەسەر ئەوەی تەحدیدیکەی نارەکانمان چێن یعنی ئێمە تا ئێستاش لە تعریفەکردنی زۆر لە ئەعداسە گرنگەکان هاوڕانین کورەکە هەتا ئێستا لە قوتابیان و خوێنکاران ئەگەر مامۆستایە کتابێک بکە بۆ تەربیە ئەبێ بنووسی قوتابی داش خوێنکار هەتا ئێستا ئەمە مەسەلەن لەسەر کەرکووک برادران پێیان داگیرکراوە و ئێمە پێمان داگیرکراوە دەبێ ئێمە بین لەسەر ئەم خاڵانە بە واقعی ئێمە ئەم مشکلانەمان حل نەکەین ئەمە یەکەم خۆپیشاندان نابێ و دوایین خۆپیشاندانش نابێت چکە خەڵک تینی بۆ هاتووە ئەبێ ئێمە ئەو حەقەتانە بزانین مەسائلی پێکەوە بەرپرسیارەکە هەڵگرن ئەبێ بە یەکەوە شان دەینە بەرێ بە یەکەوە ببوورە بۆ مقاتب کاک ئازاد ویست باسی ئەنجومەنی میدیاکە بکەی ئەنجومەنی باڵای میدیا چیتر هەیە لەبارەی ڕۆڵی میدیا لەناو ئەم ڕووداوانە ئەو جارش باسی میدیا دەکەم بۆ دوایی توانی باسی شتی کەش بکە ینی بەدڵی خۆ ئەوەش گرنگە لەبەرەوەی شتێکە کاک بەرهەم ئێمە لێک حاڵی نابین نە پەرلەمان دەن گرفتمان بە حکوومەت بۆ دادگاش دروست کردووە من ئەو قسێ دەکەم بە ڕسمی کە لایەنی فەرمین بە قانونی ژمارە 35 تا لێمان حاڵی نەبێن ئێمە ئەو وەزعی کوردستان پێش 10 ساڵ چمان گوتووە هەم 10 ساڵ تێشە قسانە دەکەینەوە بە تابەتی لەسەر مێدیا مێدیا دەبێ ڕێگە بخرێ شتێکە پێ دەڵێن ڕۆژنامە نووس یەکێک شتێکە پێ دەڵێن ڕۆژنامەنووسی پیشەیی ئێمە قسەمان لەسەر ڕۆژنامەنووس پیشەیە ئەو ڕۆژنامەنووسانەی بە پیشەکە دەژین بەداخەوە لە دنیادا کاری ڕۆژنامەنووس شتێکی پێ دەڵێن تەرخیص هیچ علاقی بە سانسۆرەوە نییە تەرخیص لێگەت پێدانە ڕۆژنامەنووسان لە ئەسڵدا کرێکارن داڕب العمل کە مؤسساتی ئیعلامی لە کوردستانە خاوەن پیشەکان جەنابەت لێرە کرێکاری لای کوردستانە چار ئەگەر تەوان مەبەستم ئەگەر پامنێرەکەوێ شکە نەک بەرنامەکەیتەوە ئەمە وا دەکا کە تەجوبەی هەرە جندو ئەوەیە ئەنجومەنێکی بی دەڵێن ئەنجومەنی نیشتیمانی مێدیا تەمان ئەمە قسەی زۆر هەڵدەگرێت بەسە بن بە کوتەکەی باز دەکەم ئێمە باسی ئەو مێدیانە ناکەین کە حکوومەت وڵات خۆی مێدیایە کە ئەنجومەنان دەبن ئەنجومەنی حکوومەتی مێدیا ئەنجومەنی نیشتیمانی مێدیا ئێمە 180 نەقابە لە دنیا ڕێککەوتونە سەرەوەی تەجوبێکی پێ ئەنجومەنی نیشتیمانی مێدیا ئەویش شتوبێکە پێ دڵن تەنظیم الذاتی خود خۆڕی خستن مێدیا خۆی خۆێڕێک دەکات بە شکلێکی قانونی کە نوێنەری مێدیای تێدا بێ
شتێکێکە لە کوردستانە نیمانە ئەویش ئەوەیە دامەزراوەکان کە مالیکن هیچ نەقابە و دەستێکیان نییە ئەوەی کە هەیە کرێکارن بەداخەوە مالیکەکان کە لە ئەسڵدا مەسلحەتیان لە هەندێک ڕوبنی عقددا هەیە بوو خۆشیان بە ڕۆژنامەزادنێت کە ئەمە گرفتیش دوشکە لە ئەنجومەنی نیشتیمانی مێدیا ئەگەر جەنابەت لە بیرتە جەنابێکی لەوانەی لە مەتەمەرەکە بوو ئێمە تەجروبەی ئەنجومەنی نیشتیمانی مێدیامان هێنا لە کوردستانە بانگمان کرد بۆ نمونە سەرۆکی فدراسیۆنی وڵاتیمان بان کرد سەرۆکی ئەنجومەنی نیشتیمانی کۆمەڵێک لە وڵاتانی عریقن بڵێ وەکو فەڕەنسا وەکو میسر ئیتالیا بانگم کرد وتمان باسی و تزبێ خۆتان بکەن ئێمە پرۆژێکمان درخ بەس ئەمە بۆی لە بە بابەتەکە دەرنەچی بوونی ئەنجومەنێکی ئاها لە کوردستان با بڵین هەیە یعنی لە ناو ڕووداوێکی ئاوایە کە ئەڵێن میدیا ڕۆڵی خراپی تیابینەوە چییە ڕۆڵەکەی چی ئەتوانێت چی بکە ئەو جملێ تەواو بکەم ئەوش ئەوەیە کاتێک ئێمە مناقشە قانونی ژمارەی پێزمان دەکرد خەڵکانێک هەبوون کە ئێستا ئەوەقتی دژی ئەنجومەنی نیشتیمانی مێدان هەمان دژی قانونی ژمارەی پێ تا قانونی ژمارەی پێ لەگە کەم و کوڕیش یعنی ئەو ئەسڵی پرۆژەکە نییە کە ئێمە مناقشەمان کرد قانونەکە تەجوید بوو خەڵکێکن کە لە ئەسڵدا دژی هەموو ڕێخستنێکی مێدیان لە کوردستانە هێشتا پرۆژێک ناکرێت پێشوەختە ئەو دژێتی چونکە لە نەتیجەدا بەسەکە ئەوەیە خەڵکێک هاتووە نان و پیاز بە مێدیا بخوا و لەسەر بۆتە بەشێک لە مێدیا کە لە ئەسڵدا ئەگەر ڕێخستن هەبێ وەکو چۆن لە خۆپشاندان ئەگە بە یاسا ڕێکخرا زۆرێکی دیکەیە مێدیاش بە هەمان شت ئەنجومەنی نیشتیمانی مێدیا بەشێک لە مەسلەی ڕێخستنی پرۆژەیەکە بۆ ڕێخستنی مێدیا بە هەمان ئاراستە ئەنجومەنی نیشتیمانی مێدیا مەسلەی تەرخیص بەو شکلە دەخا کە ئەوانەی لە ناو مێدیان دەبێت مەرجەوەندی و ڕۆژنامەنووسی ئەسڵین لە ناو مێدیادا دەبێنەوە تەمان ئەمن بە کۆمەڵێک پرۆژێ دیکەشکەدا دەبێت ڕێک بخرێت لە کوردستاندا ئەوە جەوهری قسەکانە کە من وستم باسی بکەم بە کورتی ئێمە دێن تا مەسلەی ڕادە مەسلەی پیشەی مێدیا ڕێک نەخین هەمان دواتر قسە بکەین نە کاتمان ماوە ئێستا من زۆرترەمێ بە تهدید ینی دان با بڵین خاڵ بخێنە سەر پیتەکان لە بابەتی ئەوەی لەگەڵ کاک ڕێبازیش باسمان کرد بابەتی چ دەستێک لە ناوایە لە ناو ئەم ڕووداوانەیە هەبێ ئایا هەیە یان نیە بێگومان ئەو کەسانی کە خۆپیشاندانەکەن یا مافیان خوراوە یا مافیان زەوت کراوە یا موچیان وەرنەگرتووە خۆپیشاندان خۆموو کەس کە هاتە سەر جادە بە دەست لە پشتدانی دەرەکی نییە بێگومان و خەڵکی زۆر خاوێن و نیشتیمان پەروەر و ماندوو بە وڵاتەوە لە سەر جادەیە و داوای مافی خۆیەکە بەڵام ڕاستیەک هەیە کە بیزانین لە کوردستان لەبەر ئەم دۆخە سیاسی و ئەمنی کە ئێمە تیاژین و لەبەر جوگرافیاکەشی هەموو خۆپیشاندانێک دەستێکی دەرەکرێ ناشرینیان کردووە من باسی من شەرعیەت نایەم بە سووتانی یەک نەمامی بچووکی لە کوردستان نەک بارەگای حیزبیا دایرەوانە بەڵام بەتەنیا لەم بەشەی قسەکانە باسی سووتانی بە فەرمانگەی حکوومیەکەم بیرکەنەوە با خەڵکیش لەگەڵ من بیرکاتەوە چێ لە ئێستا لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان لە بەرژەوەندی چێ پەروەردەی شارەزور بسووتێ کارەبای دەربەنی خام بسووتێ پۆلیسیات و سوێسەی سایق بسووتێ هۆڵی وەلی دێوانە بسووتێ ئەمانە لە بەرژەوەندی چێن ئەوەی کە من ئەمە بەڕاستی پێویستی بە هەڵوەستە و بیرکردنەوەی ورد هەیە من وەکو هاوڵاتی لێرە قساکەم بیری لێ یەکەمەوە ئەوەی من لای خۆم پۆلێنم کردووە و نووسیویشە لە شوێنی تر 4 گروپ هەن کە دڵیان بەم دام و دەستگا و دائیرە و حکومڕانی و قەوارەی هەرێمی کوردستان ناسووتێ و بەلایەنەوە گرنگ نییە لەو سەر تا ئەو سەری گڕی تێبەربێ بەڕاستی گروپی یەکەم بەداخەوە قسەیەکەم لەگەڵ ڕێزم بۆ هەر کەسێک لە هەر پارچەیەکی کوردستان کە چەکی خەباتە کاتە شانی و دژی داگیرکردن و بۆ ئازادی خاکەکەی ئەو ڕێزێکی زۆرم هەیە دەستی مازەکەم بەڵام بەداخەوە پەکەکە لە باشووری کوردستان بە تهدید باسی باشووری کوردستانەکەم پەکەکە لەو گروپانەیە کە بەلایەوە گرنگ نییە تۆ دائیرەت هەبێ فەرمانگەت هەبێ نیزامت هەبێ ڕێکخراوت هەبێ دەوڵەتداری بکەی حکومڕانی بکەی وەزیرت هەبێ ئەسڵەن تا ئێستا زۆر لە وڵاتە داگیرکەرەکان ئەڵێن حکوومەت هەرێمی کوردستان ئەو دانی پیانانی یعنی ئەو هەیە ینی با بڵێن بەو شێوەیە بۆیە بەڕای من ئاساییە تەنزیماتی خۆی بخاتە ناو شوێنێکی واوە و فەرمانگەش بسووتێنێ و زیانی زۆر گەورەتر باوە
وە کاگرێباز لە سەرەتا وتی کۆنتترۆل کرا ئەگەر کۆنتترۆل نەکرایە بە بڕوای من هیوادارم شتی واڕوونێتەوە ئێستاش گەرنتی نیە خۆ تا دوێنێ و پێرێژە تەقا لە دوێنێ شێژە تەقاکرە لە بارگای لقی نۆزدە لە سامسۆما بەڵام ئەگەر کۆنتترۆل نەکرایە بە تایبەتی لە سلێمانی و لە هەڵەبجە بە بڕای من کارەساتی زۆر گەورەترمان ئەبینی و شایەتی زۆر ڕووداوی زۆر ناخۆشترە بین هیوادارم هیچ ڕوونایەتەوە. گروپی دووەم کە لەمانەیە هەندێک گروپی ئیسلامی سیاسی هەن بەڵام ئەوانەی داعشی بیرەکەنەوە. من نەمە بەستم خەڵکی متەدەینە نەوە بەستم خەڵکی ئەوانەیە کە لە ناو ئەندامی حیزبێ ئیسلامیەکانی ئێرن بەڵام خەڵک هەیە ئیخوانیە و بەڵام داعشیانە بیرەکاتەوە خەڵک هەیە سەر بە حیزبێکی ئیسلامی ئینە حیزبەکە ناو پەرلەمانە ناو حکومەتە هەیە بەڵام خۆی داعشیانە بیرەکاتەوە و کاگڕێبا زۆر کاک دکتۆر سوێران زۆر ئاسانە تۆ لە ناو سۆشیال میدیا ئەم فکرە داعشیانە بدۆزیتەوە و دیارە خیتابیان دیارە قسەیان دیارە تند و تیژی و جنێویان دیارەوە ئێمە حکومڕانی داعشمان بینی کە نیوەی سووریای بەدەستەوە بوو یەک لەسەر سێ عێراقی بەدەستەوە بۆ جگەل لە کەنیزەک بن و سەر بڕین و هەڵدانی خەڵکو و سووتانی وە کۆمەڵی خەڵکو و تەقانەوەی ئاسەوار و شوێنەوار و قوتابخانە و نەهێشتنی خوێندن و ئەمانە جگەلەوە چی کرد کە نزیک وڵاتێکی گەورەی بەدەستەوە بوو داعش کە ناوی نابوو دەوڵەتی خلافەت ئەمە فکر داعشیەکانیش لەگەڵ ڕوخان و سووتانی ئەم فەرمانگە و ئەنزیمانەی کوردستانە سێهەم بەداخەوە لە ناو ڕووداوانە هەندێک زیندان شکێنران ئەو زیندانانەژەوە قسەیەکی کوردی هەیە زۆر جوانە دز بازاڕی شێواوی پێخۆشە ئەو تاوانبارانەی کە نەڕابردویان هەیە و نەداهاتوش ئەبینن بەگەشی بۆ خۆیان لە بەرژەوەندی ئەوانیشە ئەم ئەنزیم و حکومڕانی و دەم و دەستگا و فەرمانگەیە نەمێنێ ئەگەرنا لە بەدڵنیاییەوە سووتانی پەروەردەی شارەزوو لە بەرژەوەندی ئەو مامۆستایانێک کە داوای موچاکە و خۆپیشاندانەکە چکە ئەوە ئەوەلیات یەسووتێنیتەوە. چوارم گروپ ئەوە بە درێژایی مێژوو لە ناو کوردە هەبووە بەداخەوە ئەو گروپە کە خۆفرۆشن کە خاینن کە بەڕاستی ئەیانەیە کوردستان ئاوەژوو بێتەوە وێران بێ بۆ ئەوەی کەس بۆوان نەڵێجاش لەگەڵ خەڵکی دڵسۆز زیان نەکرێنەوە. بەڵای من ئەمەوێ ئەگەر تۆزێک لەسەر هۆکارەکانی زیاتر بوەستین ئەو هۆکارانەی کە بە تایبەت پەیوەندی بە خۆمانەوە هەیە. کاک دکتۆر بم بوراڵێ یەکی 4 دقەمەوە 1 دقا بە قسە بکەن. یەک دقا زۆر باشە. من پێم وایە هۆکارەکان پەیوەندی ئەوەندەی کە زۆربەی زۆری فاکتەرەکانی ئەم حاڵەتەی کە ناوە دووبارە بێتەوە خۆمانین و سەرنجامی سیاسەتی پۆپۆلیستی و سەرنجامی تێک و پێکەڵی سیاسەتی حیزبەکان کە حیزبمان هەیە نیوەی لێرێ نیوەی لەوێ نیوەی لە دەسەڵاتە نیوەی لە ئۆپۆسیۆنە حیزبمانەیە لە ئۆپۆسیۆنە بەس قەناعەتی بە بڕوخێ هەیە حیزبمانەیە بەس قەناعەتی بە بژی هەیە و وعدی قەبەی زۆر گەورە بە خەڵکی ئەم وڵاتە درێ و دواتر نابن بە کردار ئەمە بێ ئەمەلەیەکی وا دروستە کاکە خەڵکی ئێمە و بە تایبەت ئەو گەنج و ئەو جی لە هەرزەکارەی کە ئێستا پێ ئەگات قەناعەتی بەوە نەماوە و هەندێک منەوەر و خەڵکی تری شەنکە خەڵک هانەدەن بۆ ئەمە من بینیومە خەڵک وتاری نووسیوە لەم ڕۆژانە و توێتی دەست لە هیچ شتێک مەپارێزن چونکە هیچ شتێکمان نییە بە ناوی مڵکی گشتی لە کوردستانە مڵکی گشتی هەمووی نغڕۆی دزی و گەندەڵی و ئەوانە بۆ لە کاتێکاوانیە جادەیە کە ئێمە بەسەریا ڕۆین و بەڕێوەبەرایەتی خزمەتگوزاریەکان ئەمانە هەمووی مڵکی گشتین و ئەوانە لەبەرەوە بەڕاستی چارەسەرەکە لە خۆمانەوە ئەگەر ئێمە آخر قسەی من ئەوە بێکە یەکێک لە فاکتەرە هەرە سەرەکیەکانی ئەم شێوە مەسەلە ئابوووریەکەیەوە مەسەلە ئابوووریەکەش پەیوەندی بە خراپی خۆمانەوە هەیە لەو پشتبەستەمان بە عێراق ئێستش چارەسەرەکەی بەوە ئەبێ کە بۆ خۆمان بگەڕێنەوە لە ڕێخستنەوەی خۆمان لە پشتگیریکردنی دام و دەستگا و حکوومەتی خۆمان و لە پاڵپشتیکردنی و هەنگاوانەی کە پێویستە بۆ چاکسازیەکی ڕێک و ڕیشەی لە وڵاتە من خولەکەی خۆمێن بە جەنابتان من پێم وابی لە ئەساسی بابەتەکە کە مەجالەکە زۆر نەبوو هەموو شتەکانی خۆمان باس بکەین بەداخەوە من پێم وابی من العمل ئێستا چی بکەین ئێمە ئێستا بەڕاستی یەکەم ڕێخستنی خیتابی خۆمان و حزبە سیاسی سێ حزبەکەی بەشداری لە حکوومەتدا ئیعادەی نەزەر بکەنەوە لە سەرخاڵی ئەساسی ڕێککەون بە جددی بە ڕاستگویانە بێ نیفاقی سیاسی بێ دووڕووی بەڕاستی احترامن بۆ هەموو لایەک بە ڕێگایەکی ڕاست و ڕەوان لەسەر قوارەی سیاسی هەرێمی کوردستان پارێزگاری لێی چاکسازی کردنێکی ڕاستەقینە بەڕاستی چاکسازی نەکەین ئەم غوبن و ناحەقی و نەعەدالەتیانە هەیە هەموو ڕۆژێ منداڵە شەیدەکان دەماندێنە سەرجادا مەسەلەی دەست هەڵگرتن لە احتیکار و بازار و دەستبردن بۆ شتی قاچاغ و بۆ سەرچاوی داهاتی وڵات و بۆ هەموو لایەک لە زاخۆوە تا کفری و کەلار سەرچاوی داهاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو نەزیف مالیەی لێ هەیەی لێی ببڕین و ئیجراعات بکەین بۆ ئەوەی ئێمە
لەسەر قاچی خۆمان بوەستین بەرگەی وڵاتانی ئیقلیم و دەستە دەرەچیەکان و ئەم دژمنکاریە حکوومەتی عێراقیش بەرامبەرمان دەکات لەسەر قاچی خۆمان بوەستین. دەستخۆش کاک گوتی گەڕانەوە بۆ خۆمان و کاگرە باش گوتی چاکسازی و من پێم وایە بێ قسێ بکەین کە ئێمە لە بەردەم دوڕیانێکی زۆر سەختداین ڕووداوەکانی ئەم چەند ڕۆژێ ڕابردوو پێمان دەڵێن کە هەموو هەوڵێکەیە بۆ پاشگەز پێکردنی بزاوی سیاسی نیشتیمانی خەڵکی کوردستان هەموو هەوڵێکەیە کە نانەوێ قوارەی هەرێمی کوردستان بە پێی ئەو پرانسپۆ عەقدە نیشتیمانی کە لە دەکستۆدا جدید سەر بگرێ بۆ ئێمە پێمان وایە وەختیەوە هاتووە کە پارتوێکێتی باشتر نزیکتر دابنیشن ڕووداوەکانی داهاتوو من پێم وایە کەوە دەکەش دەگەڕێتەوە ئێمە دەقاتە بەردەم دیڤاکتۆی ئەسلی کە ئەویش گەڕانەوەیە بۆ خەڵکی کوردستان ڕەخستنی ماڵی خۆتە پاراستنی تەجروبەی سیاسی نیشتیمانی خەڵکی کوردستانە کە دەیان ساڵە قەباتی هەڵگرتنی مەسئولیەتەکە بە هاوبەشی بەهاوبەش دەستان خۆش بێ زۆر سپاس کات نەما بەداخەوە گفتوگۆکە زۆر گەرم و باش بەڵام کاتمان نەما بەڕێزان لە کۆتاییە بەس ئەوە ناڵێم بەدڵنیایەوە حکوومەت و نیشتیمان دووشتی جیاوازن حکوومەت هەیە دێ و حکوومەت دەڕوا حکوومەت هەیە نامێنێ و حکوومەتێکی تر دێ حیزب هەیە گەورە دەبێت حزب دەوێت بچووک دەبێتەوە حیزب هەیە دەپوچێکێتەوە حیزب هەیە دەگەشێتەوە کەسانێک دەمرن و کەسانێکی تر دێن و نەوەی تازە دێ بەڵام ئەوەی کە گرنگە بمێنێتەوە نیشتیمانە ئەگەر نیشتیمان نامێنێت بەدڵنیایەوە هیچمان بەهامان نامێنێت بەدڵنیایەوە ئەو کەسانەی کە فەرمانگە حکوومیەکانە سووتێن و ئەیانەیە کوردستان بسووتێنن هیچ جیاوازیەکیان نییە لەگەڵ ئەو کەسانی کە گەندەڵیەکەن بۆیە هەردوو لایەن تێک دەرن تکایە بە هەردوو لاتان واز لەم خواستە بێن و ڕووبکەنەوە بۆ خۆشەویستی نیشتیمان و نیشتیمان پارێزن تا ئاڵقەیەکی تر خواتان لەگەڵ